بینرانی بەڕێز جارێکی تر سڵاوتان دەبێت بەردەوامین لە پرۆگرامەکەمان. فەرموو کاک تەحسین ئەتوانی وەڵامی پرسیارەکە بیتەوە. پرسیارەکەم ئەوە بوو کە ڕێکەوتنی استراتیجی و هەنگاوەکانی خستنەوەی ئیدارە ئەوەی کە تۆ وای ناو ئەنەیت ئەگەر بەڕووکەش بەڕاستەقینە بە هەر کامێکیان بێ ناکۆچەکانی ناوماڵی کوردی شارد بێتەوە بە شێوەیەک لە شێوەکان ئەمە تەرجمە بۆتەوە بە ناو کەرکووک و لە ناو کەرکووکە ڕەنجی داوەتەوە دوو ئاسایش دوو پەروەردە دوو پۆلیس دوو بودجە دوو دەغیلە هەمووی دووە و بۆتە نوکتە لە کەرکووکە. ئەمە ڕاستە وەکو کاک لەتیفەڵێ؟ هەزانی چۆنە من بڵێم واقعەکەی لە کوردستانی عێراق ئەو واقع ڕنگدانەوەی نەبێ لەسەر ئەو ناوچانە بەتایبەت لەسەر کەرکووکە ئەمە بمانەوێت نەمانوێت ڕنگدانەوەیشی هەیە بەڵام لەو سنوورانە تا ڕادەیەک باشترە مەسەلەن بۆ پرۆسەی ئینتیخابی هەوڵە درێ تەحسینڵەتەن بدەم. هێزی سەکرداتی سیاسی کورد دوو پارتی سەرەکی حکومڕانی هەرێمی کوردستان بەردەوام باس لە هێڵە نیشتیمانیەکانەکەن و بەردەوام باس لە هێڵە نەتەوایەتەکانەکەن. ئەگەر هێڵە نیشتیمانەکان لە کەرکووک نەپارێزرێ لەکوێی دنیا پارێزرێ؟ هەزانی چۆنەکە گومێت من ئەگەر بێم باز لە چۆنێتی چارەسەرکردنی ئەو ناوچانە بکەم ینی ئێمە باسی ئەوەمان کرد من بمەوێت نەمەوێت تا ئێستا ئەگەر ئەلتەرناتیڤێک بۆ مادەی 140 نەدۆزمەوە باز لە مادەی 140 کەم یا ئەبێ بێم قەنەعەت بەوە بکەم مادەی 140 وەکو سەرابی لێ هاتووە من ناگەم بە نەتیجە ئەبێ بێم بیر لە ئەلتەرناتیڤ بکەمەوەی تر ئەلتەرناتیڤی سیاسی ئەدۆزیتەوە ئەلتەرناتیڤی دواخستنی کێشەکە ئەدۆزیتەوە ینی من ئەبێ بێم بەڕاستی ئەبێ بێم دەستگایەکی گرنگ دروست بکەم کە ئەو دەستگایە بتوانێت ڕێنمایەکی وردی تەواوی دەراسەکردنی ئێوە کۆکێتی نیشتیمانی کوردستان ئەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی باڵدەسە لە شاری کەرکووکە بەبێ هیچ دووتڵێک و دەنگێکی بەرفراوانی هەڵبژاردنەکانی پێشووی لە کەرکووکە هێنا. چیتان کردو بۆ مەسەلەی نەتەوایەتی کورد لە کەرکووک؟ چیمان کردو بۆ مەسەلەی نەتەوایەتی لە کەرکووکە؟ مەسەلەی نەتەوایەتی کورد لە کەرکووکە گەڕانەوەی ئەو ناوچانە کە بەشێکە لە خاکی نیشتیمانی هەرێمی کوردستان و بۆ ڕاکێشانی سۆزی خەڵک چیتان کردو لەسەرەوە؟ کاگومێ من باسی ئەوەم کرد لە ڕووی نەتەوایەتیەوە من بمەوێیان نەمەوێت باسی ئەوەمان کرد ئەو هەنگاوانەی کە ئێمە لە ڕووی مێژویەوە نەمانتوانی لە ڕووی سیاسیەوە نەمان کردووە هاتوین لە ڕووی یاسایی و دەستوریەوە باسی ئەەکەین کە لە ڕووی یاسایی و دەستوریەوە باسی ئەەکەی من پێم خۆش بێ پێم نەخۆش بێ پەیوەستە بم بە مادەی 140ەوە ئەبێ بێم لەسەر ئەوە باسکەم چیمان کردو بۆ مادەی 140 من لە سەرەتایە کەم و کوڕی مادەی 140م باز کرد کە مەجال نەبوو شرۆڤەیەکی باشتری بۆ بکەین ئەوەی ئێمە تا ئێستا لە قۆناغی ئاساییکردنەوەیان یعنی ئێستا من ئەگەر وەکو حزبێکی دەسەڵاتیش بێ ئێستا دەسەڵاتی کوردی ئەبێ لێرە بەڕاستی هەڵوێستەی تند بکە و بوەستێ بزانێ مادەی 140 شرۆڤەکانی ئەتوانێ بکایاننا چکو من ئەگەر بت بیر لەوە بکەمەوە بەرامبەرەکەم کە ئەمڕۆ حکوومەتی عێراقی فیدراڵە بزانم نیەتی لە چارەسەرکردنی ئەو ناوچانە نییە ئەتوانێت گرفتی زۆر گەورم بۆ دروست بکە لە چوارچێوەی مادەی 140 مەسەڵەن هەندێک لەو گرفتانەی کە باسمان کرد باسی ئێمە یەک خاڵمان باس کرد کە شێواویەک لە گەڕانەوەی ئاوارە و گێڕانەوەی هاوردە هەیە ئەمە یەک دوو تۆ کۆمەڵێک بە هەندێک بڕیاری بە هەندێک مەرسومی جمهوری هەندێک لە یەکە ئیداریەکان لە پارێزگای کەرکووک بڕدراوە ینی زۆر ئاساییە تۆ بتوانین بە بڕیارێکە بە هەڵوەشانەوەی ئەوە بیگەڕێنیتەوە یا بەس مەسەلەی چارەسەریەکێک لە گرفتە هەرە ڕئیسەکان مەسەلەی شەشەی مولکایەتیە لەو سنوورانەیە ینی ڕاست پێردراوە بە دەستەی چارەسەرکردنی کێشەی مولکایەتی کە هیچێکە لەو دەستانی کە زۆر بە سستی کارەکانی جێبەجێەکە و ئەگەر بەم شێوازەی ڕابردوو کارەکانی جێبەجێ بکرێ بە 100 ساڵی کەش کێشەی مولکایەتی لەوێ یەک ئەگەر بینە سەر مەراحیلەکانی کە ینی ئەمە بەڕاستی ئەبێ شرۆڤەی ئەمە بەواقعی بکەین باز لە ئیحساب بکە ینی بەس نووسراوە سەرژمێری ئێستا ئێمە بۆ هەمی عێراق باسێکی سەرژمێری ئەکە کێشەیەکی گەورەی لێ ئەبێتەوە ئێگە بتەوێت سەرژمێریەک ئامانجەکەی ڕاپرسی لەسەر بنیاد بندێ خۆ دەبێت تۆتە تەوزێحیکەی سەرژمێری ئەبێ بزانم چ لایەنێگەیکە و ئەبێ بزانم چێ ڕاستاندنی بۆەکە و ئەبێ بزانم حەقلەکانی سەرژمێری چێ ئەبێ ئەمانە ئامادە بێم لەسەر ڕاپرسی قساکەم خۆ تو بن ئەگەمانە تەواو بکەم اینجا ئەگەمە ڕاپرسی بەڕاستی ئەبێ بزانم ڕاپرسی چێ دەنگەدا لە ڕاپرسی پرسیارەکانی ڕاپرسی چیە ڕاپرسی لەسەر چ بنەمایەکە کرێ ئایا ڕاپرسی لەسەر ئامی عێراقە کرێ ئایا ڕاپرسی لەسەر یەکەی پارێزگا ئەکرێ؟ زۆر سپاس دەکەم زۆر سپاس کاک لەتیف بەس لەوە ئەکرێکە ئەوەی کە ڕێگر بووە لە مەسەلەی بوونی مەیلی عەرەب و تورکمان
بەلای کووردا هەمیشە دەستی هێزە دەرێچەکانە بۆ نمونە هەندێک هێزی سیاسی تورکمان لە ناو کەرکووکە سەر بە هەندێک لە پایتەختەکانی وڵاتانی دراوسێن و ئەمانە بەردەوام دەجوڵێنرێن بۆکو بەرامبەر بۆ لاوازکردنی مەسەلەی نەتەوایەتی کورد لە عێراقا بەگشتی و لە کەرکووک بەتایبەتی و عەرەبەکانیش بە هەمان شێوە سەر بە کۆمەڵێ شوێنی ینی بە کورتەکەی باس لە بوونی ئەجەندایەکی دەرەکی بەردەوام دەکەن وەکو پاساوێک بۆ نەگەڕانەوەی کەرکووک ئەمە ئەزانی کاگومێت بەڕاستی عیبێکی گەورەیە سیاسی ئەووا بڵێ ڕاستە خۆڕەنگە بەشێکیەوە بێ بەڵام بەشی سەرەکی ئەوەیە تۆ چیت کردووە بەسەر من زۆر لە خۆمە پرسم باشە ئێمە کوا دۆسیە و تەرێحمان بیر و ڕامان لەسەر کەرکووک ئاراستی ئەمریکیەکانیکەین ئاراستی تورکیایکەین ئاراستی عێراقیکەین نیمانە دۆسیەمان نییە تەنانەت خۆیان ئیعترافەکەن کە لەگەڵ ئادمیرکرێت و لەگەڵ دیموستۆریا دانیش نازانن چی پێ بڵێن کاکەمە خۆیان ێڵێن خۆ من نایڵم ئەو نونەرانەی کورد دەیڵێن کە چونە دانیشتون لەگەڵێنە و چیرۆکی قسەی ئەوانی جەرمەوە چیرۆکانی وانی جەرمەوە کە دانیشتونە کە بەدەستی خاڵی گەڕاونەتەوە گرفتەکە ئەوەیە تۆ کە مادام ئەمە کە کە ناودنا خستە سەر مێزی گفتوگۆ و ناودنا کێشە بەڕاستی دەبێت دۆسی بۆ حەزرکی دەبێت قەناعەت بە من بێنی کە کێشەیە وەک خۆم وەک وڵاتی کوردی وێنیە دەبێت قەناعەت ببێنی چونکە تا ئێستا قەناعەت بە کورد نەهاتۆ کە کەرکووک کێشەیە کورد بەیی خۆی زانیە سیاسەکان ناوێن ناکێش مادەی خستیان فۆرمی مادەی 58 کە دەستوری کاتی و دواتر مادەی 140 و کردیان بە کێشەوە نیە کردیان بە تۆز واقعی بین خوا قەوسێکم ینی بەدەست من و تۆ نییە تۆ ئەو پرسیارێکی کرد تۆ با ئەمری واقع دیتە سەر بۆ چوونی و یا پێشینەی سیاسی پێکاتەکان تۆی ساڵی کورد بە کێشەی نازانێت لەبەر ئەوەی ئەو ناوچانە بە ناوچەی کوردستان بەڵێ حەزەکەم بزانی بەس پێکاتەکانی کە ڕێیچکەی جیاوازیان هەیە تۆ بەوردی ڕووداوەکانی 59 خوێنێتەوە پێشتریش من دەزانم چونکە من هەردووکمان ئیشمان بەشێکی ژانمان ئیشمان لەو مەسەلەیە کردووە من قسەم لەسەر ئەوەیە ئێمە نەمانتوانیوە نەک قەناعەت بە کورد بێنین کامە ئەمە دەبێت حیوار لەسەری بکەین نەمانتوانیوە قەناعەت بەوی تریش بێنین قەناعەت مەسەلەن دۆستیەی قەزەی کەرکووکمان نیە ئێمە نیمانە شتێکمان نێناوی ئێستا حرەکەی کوردی بزنەوەی سیاسی کوردی شتێکمان نێناوی کاکە لە وەرە مادەی 140 و مادەی 50 زانی چۆنە منی سەباسی ئەوەم کرد گوتم ئەگەر ئێمە وەکو دەسەڵاتی کوردی دەستگایەکمان هەبێت سنتەرێکمان هەبێ بۆچی بەڵام بێسە دۆسەیەک هەیە بتوانێتەویستە ئەو دۆسی ئێمە ڕخنەی لێ کاکە دۆسەیەکت هەیە ناوی مادەی 140 تۆ پلانەکانە لەسەر ئەوە ئەدا ئاڕێژی ئێمە دین ڕخنە لە چوارچەوەی مادەی 140 لیژنەی تەقەسی حقایق لەکوێیە ئێمە لیژنەی کێشە مڵکداریەکان لەکوێیە لە چوارچەوەی مادەی 140 من پرسیارە خۆم من توش هاوڕاین لەگمەیە لە چوارچەوەی مادەی 140 لیژنەی تەقەسی حقایق لەکوێیە لیژنەی کۆکردنەوەی هەموو بەڵگەنامەی تعریب و تەبعیث و تەرحیل لەکوێیە لیژنەی کێشە مڵکداریەکان لەکوێیە لیژنەی ئاوادانکردنەوەی دەیەکان لەکوێیە لیژنەی قەرەبووکردنەوەی ئەنفال لەکوێیە ئەمانە هەن لە چوارچەوەی مادەی 140 کاکە نییە مادەی 140 مادەیەکەوە کە کول مادەکانی تر لە چوارچەوەی دەستوورێکا داڕێژرا و ئەڵێ هەر ئەوەیە کە من و تۆ ئێڵێن باشە باسی ئاسایکردنەوە و سەرژمێری ڕاپرسیەکە پێمی نەوت تۆ چۆن هەر ئەوەی کە خۆت ئێستا لە ڕاپرسی تەنان پێمینەوە تۆ نزبەی لە ڕاپرسەکان نزبەکەی ئەوەی ئەگەر لەسەر ئاستی عێراقش ڕاپرسینەکە لەسەر ئاستی کەرکووک خۆشی بکرێ ناوچە کێشە لەسەرش بکرێ باشە نزبەی لە سەتا چەندی خەڵک وتی بۆ من لە ستا 50 وتی ئەچمە سەر هەرێمی کوردستان ئەچێ لە ستا 55 وتی ئەچێ ئەمانەی ڕوونکردنەوەی تیان نییە لەبەرەوە هەموو مەسەلەن من ئەمە یەک پرسیار بکەم کاک تەحسین پیاوێکی خوێنەوارە و لە شوێنێک شایشەکە کە لەو دەستگای تۆیە هەموو کەیەکێکیش خاوەنی یەکێکی خاوەنی یەکەمی کرد بە تۆزی واقعی بین کورسەکانی پەرلەمان یەکلای کردەوە باشە لە وەرە پێم بڵێ چەند وەرەقەی تەرحیل ها تەرحیلی ماڵەکەن خۆ کات خۆت بەشکی زۆر چەند وەرەقەی ئێستا لە دەستگاکانی لە شوێنێک لای یەکێتی هەیە هی هەموو ماڵەکانی کۆ کردوتە دایناوە بۆی کە من بەیانی نەتەوە یەکگرتوەکان ئادمیلکرد یان دیزمستۆرا یا فلان هات بڵم کاکە ئەمە من دەمەتەوام لێکراوە ئەمە گرفتە یەک شت هەیە تۆ بڵێ ئەگەر ئەو دۆکومنتانە نەبێ هەمووی هەیە کۆش کراوەتەوە ناتوانانی وا بڵێ چۆنت کاکە من ئاگام لێ ئەو دۆکومنتانە کۆ کراوەتەوە بەڵام تۆ چۆن ئیش لەسەر ئەوانە کۆکردنەوەی دەکۆمنت و کۆکردنەوەی زانیاری بۆ شاردنەوەیە نانە شێر دراوەتەوە کاکە خۆ دراوەتە
دراوەتە زل هێزەکانی دنیاش لەسەر دوای هەموو زانیاریانە دیکەر هامیلتۆن گروپێکی حوکەسیان دروست کرد لە ئەمریکاوە هاتن کە بە شەرتیە سوور بە سووریان زانی وەزعی کورد چۆنە هاتن وتیان کۆمەڵی بڕووبیانوێنەوە کە حەق بە کوردنی ئەسڵان وتیانم قومبەلە موقوتەیە زانی چۆنە ئێستا ئێمە باز لە کێشەیەکی زۆر معقد و حساسەکەن من بۆ ترساندنی خەڵکی ئەو ناوچانەش نییە بەڵام ئەمە شتێکی واقعەیە باشە ئەمە بەڕاستی ینی ئەمە نیشانەی ئەوە نییە کە خەلەلێکی زۆر ڕاستەقینە ئەگەر نەڵم فەشل خەسەر خەلەلێکی ڕاستەقینە لە دیلانێکم بە دیبلۆماسیەتی کوردیایە کە نەیتوانیوە قەنەعەت بۆ خەڵکە بکە ئەزای چۆنە کاگومێت ئەوە حەقیقەتە کە من دێم باسی ئەوەت بۆ ئەەکەم شرۆڤەی مادەی 140 بۆ ئەەکەم حەزەکەم زای ئەمن بۆ ئەوەیە دەسەڵاتی کوردی تر لێرە ستۆپێک بکە ینی من نازانم ئێستا من ئەچم بەشداری لە حکوومەتی عێراقیە ئەەکەم ینی هیچ مەرجێک بەسەر حکوومەتی عێراقیە جێبەجێ نەکەم ینی من تا ئێستا وەکو خۆمان وەکو یتر ئێمە دەسەڵاتی ئێمە هێزی کوردین لە بەغایە مادەی 140 2007 بۆ داندا جێبەجێ نەکرا نەبووە ئەبای ئێمە هەڵوێستێکمان هەبووە ئشتی مەدەنی ئەەکەم خۆ من شەرت نییە شتی ئەسکەری بکەم ئەبێ بکشێمەوە لە حکوومەت هۆ لە فترەیەک ئاگە ئێمە بکشانێتەوە دەسەڵاتی مالکی ینی ئەڕوخات دەسەڵات کەواتە کاک تەحسین من ئەمە لێپرسم ئەمە هێمایەک نییە بۆ ئەوەی کە ئەوەی بەلای کوردەوە گرنگە لە بەخا پۆستا نەکەرکک هەزانی چۆنە کاگومێت من ئەمێ باس لە حقیقەتێک بکەم کە بەڵامی پرسیارەکەی من بڵاوی پرسیارەکەت ئەدەمەوە من ئەمێ لە حقیقەتێک تێ بگەم ئەمە ناوی کێشەیە من بمەوێیان نەمەوێ ئەمە کێشەیەکە و ئەم کێشەیە باگراوندێکی هەیە ئەم باگراوندە سیاسیە سەقافیە دواکەوتووەیەی کە لە ئامی عێراقە و بە تایبەتی لەو ناوچانەی کە ئەمڕۆ ئێمە باسەکەمان لەسەرەتی ئەمە ڕنگدانەوەیکی هەیە لەسەر ئەوەی کە ئێستا شێوەیەک لە بیرکردنەوە هەر یەکێک لەو پێکاتانە ئێستا من یەکێک لە هەنگاوەکان کە بیری لێ ئەەکەمەوە ئەو ناوچانە لەم ئەزمەیە ڕزگاری بێ تۆ ببیر لە ئاشتی پێکەوە ژیان بکەیتەوە بەڕاستی ئاشتی پێکەوەژان لە خەلفیەتی سیاسی ئەمانەیە ینی کاکە تۆ پرسیارێک لە کاک لەتیف کرد ینی ئەو لە شەرح نەچۆوە سەر ئەو مەسەلەیە حەزەکەم بزانی پێکهاتەی کورد بۆچوونێکی هەیە لە ڕووی سیاسیەوە پێکهاتەی عەرەب بە بەشی سونە بۆچوونێکی هەیە من باس لەو ناوچانە ئەەکەم بە بەشی شیعی بۆچوونێکی کەی هەیە ینی پێشینەیەکی سیاسی هەیە پێکهاتەی تورکمان پێشینەیەکی سیاسی هەیە ینی ئەمە پێویستی بە هەوڵێکی زۆر جددی هەیە تۆ واقعی نوێی ئەو ناوچانیان بۆ ینی نزیک لە یەک بکەیتەوە بۆچوونەکانیان تاوەکو بتوانانی تۆ بنەمای ئاشتی و پێکەوەژیان بۆ ئەو ناوچانە بەڕاستی دابین بکەیت ئەمە هەنگاوێکی زۆر گرینگە من پێت ناڵێم ئێمە وەکو پێکهاتەی کورد شتی زۆر گەورەمان کردووە لێ بەڵام لە هەنگاونان بۆ ئاشتی پێکەوەژیان لەوانەیە تا ڕادەیەکی زۆر بە حکمی ئەوەش ناڵێم بەڵام کاک تەحسین کاک لەتیف باس لەواکە کە کورد نەکەم نەیتوانی و دڵی عەرەب بوو دڵی تورکمان بەڕای خوارا بکەشێت دڵی کورد خۆشی ڕانەکێشاوە ئێستا لە ناو کەرکووکە باس لەوا کرێ ئەو تێزە ڕواجەیەکە کە تۆ بگێتە هەرێمێکی سەر بەخۆ حقیقەت دەکاگومێت منش پێتەڵێم منەڵێم دوایتر سەکەی برمونەیەکێتی کە حیزبێکی باڵ دەست لە کەرکووکە چی کردویتر من پێت ئەڵێم دواخستنی چارەسەری ئەو کێشەیە حەزەکەم بزانێ ڕوبنی گەورە لای هەموو پێکاتەیە بە پێکاتی کوردەوە دروستە کازایی بۆ منەیەکت پێڵێم من وەزعی ئەمنیم ناتەواوە بەجددی تاوەکو چارەنووسی ئەو ناوچانە تهدید نەبێ حەزەکەم بزانێ ئەگەر کورد ئەکسەریە بێنێ پێکاتەکانی کە وا ئەزانن ئەگەر شێواوی لەو ناوچەیە دروست بێ بە سەرکەوتنی ئەوان دێ ئەگەر عەرەب ئەکسەریە بهێنێ کورد و پێکاتەکانی کە تەمەشایەکەن ینی حەزەکەم بزانێ ئینتیمایەک بۆ ناوچەکە قەریکە لە دەسەچێ ئەگەر تۆ چارەنووسی ئەو ناوچانە ساغ نەکەیتەوە وەزعی ئەمنی تێک چاگومێت من ئەخەن ئەندێک شت هەیە وەزعی ئەمنی تێک چوو حەزەکەم زایی لە خزمەت گوزاریە وەزع شێواوە بێ لە خزمەت گوزاریەکە کە تۆ ئەگەر ئاو و کارەبا و سوتەمەنی و شتە بنەڕەتیەکانی ژیانت لێ تێک چوو یعنی تە چه ئینتیمایەکت بۆ ئەوە ئەبێ خۆبنە لا دروستە بێ بیر لەواکەیتەوە ئەڵێی بە هەرێمی کوردستان بێت بلکێنرێمەوە بەسەر بەخۆ بێ بە هەر شێوەیە من مەسیرم دیاری بکرێ بۆی بتوانم وەکو ئینسان بژێم ئێمە لە نەتیجەیە ئەگەر نەگەینە ئەوەی کە چارەسەری ئەو ناوچانە بکەین کاک تەحسین زۆر سپاس کاک لەتیف باس دەواکرێت کە لە بداتی پرۆسی ئازادی عێراقەوە بەردەوام کۆمەڵای کۆتوبەت هەبووە لە بەسەک و دەسەپێنداوە لەلایەن هاوپەیمانەکان لەلایەن ئەمریکا ئەوانەوە بۆ ڕازیکردنی دڵی پێکاتی عەرەبی عێراقی بۆ ڕازیکردنی هەندێک وڵات و بە کورتەکەی کورد لەژێر کۆمەڵێک فشاری دەرەکییا بووە بە تایبەت فشاری هاوپەیمانان ئەمریکا و بەریتانیا
ئایا ئەم تێزە بەلای تۆ ڕاستە تا چەند ڕاستە تا چەند کورد ئەیتوانی لە سەروبەندی بینادانەوەی دەوڵەتی عێراقا مرجەکانی خۆی بەسەر بە تایبەت بۆ مەسەلەی کەرکووک کاک ئەمە بوو کە باسم کرد من ئەمە بوو کە باسم کرد ئێمە چۆن چوینە بەغا بەچیەوە چوین ویستمان چی بکەین ینی ئەوەندەی سەرقاڵی ڕێخستنەوەی ماڵی عەرەبی بووین بیرمان لەوە کردو ئەزانی لە گەرمەی سەرقاڵی ڕێخستنەوەی ماڵی عەرەبیە من دوو تەجروبەی زۆر تاڵەیە لە تەجروبەی ساڵی 1990 کە کەرکووک گەڕایەوە چەند ڕۆژە بۆ ئامێزی کوردستان ئەزانی ئەو خەڵکە بەچی نەشئەیەکەوە باوشیانە کرد بە پێشمەرگایە کەچ بۆ شارەوە بە تورکمان و عەرەبیشەوە حەزەکەم بزانی ینی ڕووداوێکی زۆر نزیکە ومان لە بیرمانە بەڵام ئێمە بەشێکی زۆر لەو خەڵکی کەچوو ئاڵایە تاڵان و بڕۆیەکەوە کە بەڕاستی هەمومانی بریندار کرد پێش ئەوەی عەرەب و تورکمان بریندارکە ئێمە بریندار کرد لە 2023 هەمان تەجروبەمان کردەوە تەجروبەی خراپتری ێ باشە تۆ خەڵک دامادە نەکردۆ کە چۆن لە ناو کەرکووکە قەناعەت بەویتر بێنێ دۆسیەکیشت نییە لە بەغاکە لەگەڵ قەناعەت بە خۆت قەناعەت بەویتر بێنی تۆ چیەکەی ئەمە مشکلەکەیە کاک تەحسین ئێمە مەسەلەن کە دێین باسی مادەی ینی هەموو دارێتینەوە سەر و مادەی سوچلی کە من و تۆش تێبینی زۆرمان لەسەری هەیە لەبەرەوە ناکە ئەمە بەنەخشە ڕێ نازانین لەبەرەوەی ئێستا نەیارەکانی مادەی سوچل لە یارەکانی زۆرترن کاکە ئێستا زۆرترن ئێستا لە عالەمی عەرەبیە عالەمی عەرەبی عێراقیە نەیارەکانی زۆرترن خۆ پێشتر وانە بوو بۆ دەرەجەیە پێشتر مادەی 140 لە چوارچەوەی دەستوری ئەگەر ڕۆژێکان سەر ساتی پەرلەمانی عێراقیم کردیای نەبوو مادەی 140 نەخستوە ناو دەستورەکەەوە بوو مناقشەیەکمان لەسەر کرد دوای کە دوامتیانەوە ئەیخەنە ناو ئینەکەەوە نەکە نەبوو لە دەستورەکە باشە نزیکەی 12-13 میلیۆن کەس دەنگی داوە بەو دەستورۆ نییە بۆ مادەیشی تیا بووە باش مانای 12-13 میلیۆن کەس ئەم واقعی خوێنەوە قبوڵێتی ئەمە بڕوە ئەی باشە بۆ نەمان کرد ئەی کوا ئەجندای ئێمە چی بوو لەوێ ئەمە گرفتەکەیە کە ئێمە بەڕاستی ئێستش لەسەر ئاستی بەغا خیتابی یەکگرتومان نییە بۆ کەرکووک خیتابمان نییە بۆ چارەسەرکردنی و کێشانە خیتابمان نییە بۆ گێڕانەوەی ئەو ناوچانی کە داگیرکراون لە ئێمە لەسەر ئاستی ئەمە لە بەغا لەسەر ئاستی کەرکووک نەمانتوانیوە عەرەب و تورکمانەکان کاکە من نمونەکەی ئەدمۆنز بێنایەوە بڕواکەی ئەو تەرحی ساڵی 1966 مەلا مستەفای بەرزانی کردوێتی بۆ کەرکووک بۆ چارەسەرکردنی کێشەی کورد لەگەڵ بەغا زۆر فراوانترەوەی ئیسێمە ئێمە تووشی مەعمایەک بینە لەگەڵ ئەم برادرانەیە کە نایەنەوێ من دڵنیاشم بەرەوتونێکی زۆر تاریگەمان بامە ڕێیەکی جیاوازم هەیە لەگە کاک لەتیف ینی ئەو ئەڵێ کورد یەک خیتابی یەکگرتو نییە بەرامبەر بە چارەنووسی ئەو ناوچانە لەسەر یا چ ناخشە ڕێگایەکی من وا هەستەکەم یەکێک لە مشکلەکان ئەوەیە لەوەیە من بۆیە باز لەواکەم ئەبێ ئێستا ئێمە هەڵوێستەیەک بکەین بەرامبەر مادەی 140 من حەزەکەم ئێستا دەسەڵاتی سیاسی کوردی بیر لەوە بکاتەوە ئایا مادەی 140 لەسەری بڕایان نەڕە ئەوەی من باسی یەکەم ئەوەی من تێیەکەم حەزەکەم غەڵەت بم بەڵام ئەوەی من مادەی 140 ئەەکەم شرۆڤە یەکەم بە 20 ساڵێکەش ئێمە مادەی 140 مان بۆ جێبەجێڕاستەوە بەلای کەمیەوە بلەبەرەوە من حەز ناکەم یەکگرتوویەکە بێ حەز ئەەکەم سنتەرێکدا بمەزرێنرێ لێکدانەوەیکی وردی زانستیانە لە هەموو بوارەکانی مادەی 140 کەکە من نمونەیەکت پێ ئەڵێم ئیستا من پێ ئەڵێم ئەم ناوچە دابڕێنراوانە وەرە تۆ بۆم تهدید کرد کامەیە ناوچەکان جگە لە ناو کەرکووک هیچ ناوێک هاتووە ناو نەهاتووە بەشێت تۆ ناوچە ناو نەهاتبێ سنووری جوگرافیەکە نەهاتبێ باشە عەرەب ئەڵێ وڵا بەس کەرکووک ئەوێ ئەی باشە من ئەڵێم خانەقینیش ئەی باقو بە شارەبان خانەقین مەندەلی جەلەولا سعدیە لەبەرەوە بەڕاستی من حەزەکەم لەوەیە خلافێک هەبوایە لە ناو دەسەڵاتی کوردیا بیر بکرایەتەوە ئایا ئێمە لەسەر ئەمە بڕۆینیان نەڕۆین حەز ناکەم هەمووی یەکگرتووێ بڵێن دەی ئێمە بز مادەی 140 من بۆیە سەرەتاش باز ئەوەم کرد گوتم ئێمە لە دووڕێیانەکەین ئەگە مادەی 140 بێ بێن ئەگەر نابێ بچین بۆ چارەسەری ئێمە لەسەر مەسەلەی کەرکووک بردەوام کۆمەڵێک ڕێکەوتنی استراتێژی و ناستراتێژی کوردمان بینیوە لەگەڵ عەرەبا بۆ نمونە ڕێکەوتنی یەکێتی و پارتی لەگەڵ حیزبی ئیسلامیە ڕێکەوتنی یەکێتی و پارتی لەگەڵ مەجلیسی عەلایە ڕێکەوتنی یەکێتی و پارتی لەگەڵ عیلایی و باڵی عیلمانی و لیبرالی عێراقا ڕێکەوتنی یەکێتی و پارتی بەڵام لە کۆی هەموو ئەمانە چیمان دیوە یعنی هەموو ئەم ڕێکەوتنانە ئەگەر بۆ کەرکووکە کامە نەتیجەگەیەتی لەسەر عەرزی واقع یان بۆ دابەشکردنی پۆست و ئیمتیازات بۆ لەوەغا من بۆی بێم ڕێککەوتن بکەم بە جددی یەکێک لە کارە سلبیەکان کە ئێمە ئەو حیزبی ئێمە ژێکێکە لە حیزبی دەسەڵاتدار و لە کەرکووک شابڕاستی پێگەیەکی بەهێزی هەیە مامەڵەکردنی ئێمە لەگەڵ پێکاتەکانە هەڵەیتیان بۆ بەڕاستی
ینی من ئەمە زۆر زاریش باسم کردووە من لە جاتیەوەی بێ مامەڵەیەکی واقع بینانە لەگەڵ پێکهاتە سەرچیەکانی ناو کەرکووکا بکەم ینی چوومە سیاسەتێکی کلاسیکی شەرقیانەی کە لە ڕووی تەجروبەشەوە فەشەلی هێناوە ینی شێوازێک لە حەزاب دروستکردن ینی ئەمە کارێکە ئەبووە ئێمە لێی دوور بکەوتینایەتەوە ئەبووە من بێم لەگەڵ هەر پێکاتێک لەو کورد حەزابی کارتۆنی لە ناو نەتەوەکانی تری کورد بەڵێ درستی کردووە ئەوە یەکێکە لە گرفتەکان کە ئێمە نیگەرانیمان لەلای ئەو پێکاتانەی تر دروست کرد زۆر ئاسایی بوو هەر یەکێک لەو پێکاتانە لە هەڵقوڵاوی خۆیە لایەنێکی سیاسی بۆ دروستە بێت کە تەموحەکانی ئەو پێکاتەیە زۆر تەبیعیە من بێم لەگەڵ ئەو لایەنەیە و ئەوەش ئەم گەیەنێ بە نەتیجە مهم ئەوەی ئێمە هەندێک خاڵی هاوبەشمان هەیە بەهێزی ئەو دین ئەو خاڵە هاوبەشانە بەهێزەکەین هەمومان خۆمان بە کەرکوچی دائنین ئەم من ڕۆژێ نمونەت بۆ باسەکەم لەگەڵ مەجلیسی استیشاری عەرەبی کە یەکێکە لە لایەنە هەرە متەتەڕیفە عەرەبیەکان من خۆم وەکو یەکێتی لەگەڵیانە دانیشتم سەرەتا باسی ئەوم کرد گوتم خەلفی سیاسی ئێمە ئەوها بۆیان شەرح کرد گوتم ئێمە وەکو میلەتێکی سەوساوە ئەزانین چۆنە خەباتی دیموکراسی کردومانە و قەنەعەتیشمان وەیە هیچ میلەتێک ناتوانێت لە ناوبەرێ لەبەرەوە لە ئێمە دڵنیابن ئێمە بەقەت بیری ئەوەمان نییە بە شێوەیەکی دیکتاتۆریانە مامەڵە لەگەڵ ئێوە بکەین ئێمە بیر لەوا بکەینەوە زمانی دایالۆگ زمانی حیوار لەگەڵ ئێوەیە بەکاربێنین ئێوە خۆتان بە کەرکوچی ئەزانن گوتم ئێمەش خۆمان بە کەرکوچیە با خاڵی هاوبەشمان هیچ نەبێت کەرکووکە با گەشەی پێ بدەین خاڵی معلق وردە مناقشەی لەگەڵا باش زۆر سپاس کاک لەتیف پێت وایە کە ئەو هەڵانەی کە کورد لە کەرکوو کردوێتی هەڵەی کاری جێڕی و هەڵەی کۆمەلیا باوەڕ دوایە کە کۆمەڵێ هەڵەی سیاسی هەڵەی سیاسی و استراتیژین لەبەرەوەی ئێستا کەرکووک لە شەڕی سیاسیەوە بەرەو شەڕی پێگاتەکان ئەڕوا یەک دوو بەرەو کانتۆنی جیاجیا ڕایەستە کە خەریکە کانتۆنی جیاجیا دروستە بێت کە بەداخەوە نابایە کەرکووکەوە بەرەوشتایە عیلاقاتی تەنانەت تا لە سیەکانە عەرەبی تعریبی هێنراوە تاوێ بە تایبەتی و لە حەوی جەموریجە بەڵام عیلاقاتی عەرەبی کوردی و تورکمانی زۆر باش بووە هەندێک ئەوەی تیانە بێ هەندێک قۆناغەیە کە دەستی هەر چۆنێ بێت دروست کراوە 59 سیەکان هەر شتێکە 63 ئێستا لە هەر کات خراپترە کەرکووک کاکە ئێستا ڕۆژانە تۆزانی لە هەندێک گەڕێکی تر ژیان بۆ کورد خەریکە نامێنێ خۆ ڕەنگە پێپێچوانە تۆزەوا بین ئەزانین لە ڕۆژانە لە حیواستیوانە خەڵکە کوژێ و کەسیش ناگیرێ نە پۆلیس بە دوای بکوژاچێ ئەلم ڕۆژانەیە کاکەیەکانی دیسان فترێک کوشتن و بڕینی کاکەیەکان کەمی کردبوو ئێستا ئەمە لە ئەنجامی ئەم هەڵانەوەکە لە کەرکووکە کراوە لە مەسلەی دەخنەبوون لە مادەی 140 لە مەسلەی ئاشنەکردنەوەی دڵی تورکمان و عەرەب و ڕاکێشانان بۆ لای کورد لە بوونی گوێزانەوەی دوو ئیدارەی کورد بۆ کەرکووک ئایندەی سیاسی کەرکووک بەرەوکوێچێ ڕایەک هەیە لە کوردستانە پێی وایە بە شێوەیەکی ڕێژەیش بەیە کەرکووک لە دەستی کورد دەرچووە کاگومێ دەزانی چۆن شتی بۆ تۆ ڕاستکەمەوە ئاشتکردنەوەی دڵی کورد و تورکمان و عەرەب نابەگشتی چونکە عەرەب دوو جۆریان هەیە بەڕاستی با تۆزە واقعی بین تێگەشتن بەشێک لەو عەرەبانەی کە بەشێکن لە کەرکووک لەگەڵ ئەمەیانە مامەڵاکە چونکە لەگەڵ عەرەبێکا کە تەنانەت خۆشیاندان بۆیانن کە کەرکووکی نین و هێنداون و بە سیاسەت هێنداون ئەم مەسەلە بەڵام مەسەلەی ئەوەی ئایندەی بەرەوکوێڕۆ من لێت ناشەرمەوە ئایندەی کەرکووک زۆر ئێستا بەرەوتونێکی زۆر خراپەڕوا کە من هیوادار بووم وانە بێ هیوادار بووم ئێمە نەگەیناوە باوەڕێی کەیانوت قمبلەیەکی مەوقوتار کاتێ بتەقێت ئەمە نیگەرانێکی زۆر قوڵای من دروستەکە خەڵکی کەرکووک لە دوای 2023ەوە لە هەوڵی خۆ بنیادنانەوە و خۆ دروستکردنەوە لەسەر پێی خۆستان بوویستە دیسان بەرەو دۆ خاڕاتەوە کە چۆن تێکشکاوە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی پشتیوانی هەستەکە بێ پشتیوانە ئێستا لە هەر کات زیاتر خەڵکی کەسەکە بێ پشتیوانە تەنانەت نوێنەرەکانیش نوێنەرە کوردەکانی کەرکووک لە بەغا هەست بە پێپشتیوانیەکەن نوێنەرەکانی کەرکووک خۆی بەگشتی لە هەرێمی کوردستان هەست بە پێپشتیوانیەکە چونکە لە پەرلەمانی هەرێمی کوردستان وتیان نابێت کەرکووکی بە بیانیەوەی کامە ناوچەی دابڕێنراوە نابێت کەرکووکی بێ دەستورەکەی هەرێمی کوردستان بە هەموو ئەو کەم و کوڕیانەوە کە تیای بوو وتیان نابێت کەرکووکی دەنگی پێ بدات ئەزانن ئەمە هەست بە پشتیوانیکردن ئەگەر خەڵی گێڕانەوەی قەزا و ناحێ دابڕاوەکان ئاوادانکردنەوەی دێیەکان
قەرەبووکردنەوەی دەرونی هەموو ئەو کەسوکاری قوربانیانی کە دوو لە قۆناغە ترسناکانی ئەنفال کە قۆناغی سێ و چوار و بەشێکی لە پێنج لەوێ جێبەجێکرا لە چوارچێوەی پارێزگای کردکوێ. زۆر سپاس کاک لەتیف، زۆر سپاس کاک تەحسین. کاتی بەرنامەکەمان تەواو بوو. بەر لە تەواوبوون کۆمنتێکت هەبێت قسەیەکت هەبێت بڵاتەوە گرنگ بێ پێت خۆش بێ بێڵی ئەتوانیت. وەڵی من ئەوە بە ئەو ناوچانە بە میحوەری سەرەکی کێشەی کورد دەزانم لە کوردستانی عێراقە. لەبەرەوە من بۆ ئازانم کە هەموو کورد ئەبێ بیر لەوە بکاتەوە دەستی هەبێ لە چۆرەتی ئاراستەکردنی چارەنووسی ئەو ناوچانە و بە ئاراستەیەک بێ ئێمە وەکو پێکاتەی کورد و وەکو حەقێکیش کە هیچ حەقێکی مکتەسەب نیە و هی خۆمانە ئەتوانین بیر لەوە بکەینەوە هەموو کورد بیر لەوە بکاتەوە کە چارەنووسی ئەو ناوچانە بۆ شێوەیە بڕوە و بخوێندنەوەیکی واقعیشمان هەبێ بۆ هەموو ئەو پێکاتانەی لەوێ ئەژێن شێوەیەکی زۆر تەشاؤمیش نییە. یعنی ئێمە بیر لەوە بکەینەوە زۆر تەبیعیە گەر مادەی سەوتل بزانین نامانگەیەنێتە نەتیجە ئێمەش ناکرێ مادەی هەموو ئەو ناوچانە لە یەک پاکێجا تەمەشا بکەین. ئانە سیاست زۆر مەجالی تایە تۆ ئیشی تیا بکەی. تەمەشاکردنی لە یەک پاکێجا لەوانەیە نەمانگەیێنێتە نەتیجە بۆیە بیر بکەینەوە شیتەڵێکی ئەوانە. زۆر سپاس کاک لەتیف، شتەکەت هەبێت بتۆی بڵێ. وڵات دەبێت بزوتنەوەی میلی گەورەی بۆ دروستکەین. دەبێت قەناعەت هەم بە هاوڵاتیانی ئەوێ بێنینەوە کە بزوتنەوەی سیاسی کورد و کورد دەستبەرداری کەرکووک نابێ و قەناعەت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش بێنینەوە کە کەرکووک مەسەلە کەرکووک نا ناوچە داگیرکراوەکان لە شنگار و شێخانەوە تا ئاچێتە جەلەولا و نەفتخانەوانە. دەبێت قەناعەت بەوان بەمانیش بێنینەوە کە ئەو بەشێکدا نەبراوە لە ئەم جەستەیە. زۆر سپاس بەڵێ بینرانی بەڕێز ئەوەی کە گوێتان لە گفتووەکردن بوو سەبارەت بە ڕۆژی کەرکووک و ناوچە دابرێنراوەکانی هەرێمی کوردستان بە میوانداری هەرێک لە بەرەزان تەحسین نامیق جێگری لێپرسراوی ئەکادیمیایی بیر و هۆشیاری یەکێتی نیشتیمانی کوردستان و لەتیف فاتیح فەرەج نووسەر و رۆژنامەنووس. هەروەها بینرانمان ئەتوانن لە ڕێگەی ئیمێیلی تەبا ناتەبا @nrttv.com سەرنج و بۆچوونەکانی خۆیان بگەین بە بەرنامەکەمان. سپاس کە هاوڕێمان بوون. جارێکی تر بەخێراتتان دەکەم و سپاس بۆ هەموو دەبوونتان لە بەرنامەکەمانە. زۆر سپاس.